بنەمای دووهەم واتە نیشاندانی حکمت. بۆ ئەوەی پەیامی مەسیح بگوازینەوە بۆ جیهان ئەبێ حکمت بەرامبەر هەمووان نیشان بدەین. کاتێک باسی حکمت و نیشاندانی حکمت دەکەین دەبینین ئەم بابەتە لە نامەی فلیمۆندا بە شێوەیەکی جوان ڕوون کراوەتەوە، چونکە پۆلیسی نێردرا و مامەڵەی لەگەڵ دۆخێکی زۆر گرژدا دەکرد. ئەمەش هەستیارێکی زۆر و حکمتێکی گەورەی پێویست بوو. دەبێ بزانین کە چەمکی کۆیلایەتی لە هۆکارە گرنگەکان بوو کە پارێزگاری لە پێگەی شارستانێتی ڕۆمانی دەکرد لە ڕوانگەی سیاسی و ئابووریەوە. بۆ نمونە تەنیا لە ئیتالیا کۆیلە لە 25 بۆ 30 لە سەتی دانیشتوانی پێک دەهێنا. پێویستە لەوە تێبگەین کە کۆیلایەتی لە سەردەمی پەیمانی نوێدا زۆر جیاوازە لەو کۆیلایەتی کە لە کۆمەلگاکانی تردا دەبینین. کاتێک ڕۆمانەکان هێرشیان کردە سەر یونانیەکان و سەرکەوتن، زۆرێک لە نوخبە یونانیەکان دەسەڵاتیان گردە دەست. دکتۆر و پارێزەر و پیرکار و نوخبەی فێرکاران دەسەڵاتیان پێدرا لە ناو شانشینی ڕۆمادا. بەڵام وەک کۆیلا بەرامبەر ئاغا ڕۆمانەکانیان بەرپرسیار بوو. دۆخەکە لە کولتوری ڕۆمانیدا تەواو جیاواز بوو. بەڵام زۆربەی کۆیلەکان لە بارودۆخێکی سەختدا دەژیان. هەروەها هەموو کۆیلەکان لەو سەردەمەدا بە مڵکدا دەدران. پۆلیسی نێردراو لە هەموو ئەم ڕەهەندە کۆمەڵایەتیانە تێگەیشت بوو. بۆیە کاتێک مرۆڤەکان باوەڕیان بە مەسیح دەهێنا، ئەمە لە چرکەیەکدا هەموو ئەم ڕەهەندە کۆمەڵایەتی و ژینگەیانە ناگۆڕێت کە ڕاهاتبوون تێیدا بژی. کەسانی وەک فلیمۆنی تێدا بوون کە بازرگانێکی زۆر دەوڵەمەند بوو، خاوەنی ژمارەیەکی زۆر لە کۆیلە بوو. هەروەها ناسینی مەسیح شێوازی ژیانی کۆیلایەتی لە ناکاو نەدەگۆڕی. ئەمە ئەو دۆخە بوو کە پۆلیسی نێردرا و هەوڵی دەدا مامەڵەی لەگەڵدا بکات. هەروەها دەبینین کە لە نامەیەکی گەورەتردا بۆ کۆلۆسیەکان باسیەم بابەتە دەکات. ئەگەر پۆلیسی نێردرا و ڕاستەوخۆ هێرشی بکردایەتە سەرم سیاسەتە خراپە، دەکرات بێتە هۆی دژە هێرش و چەوسانەوەیەک لەلایەن دەسەڵاتدارانی ڕۆمەوە کە دەکرات تەواوی کۆمەلگا مەسیحیەکان بسڕێتەوە. دەتوانین گرنگی هەستیار لەم بابەتەدا ببین. بەڵام دەبینین پۆلیس زۆر ژیرانە باسیەم بابەتە دەکات بە سەرنج خستنە سەر خۆشەویستی ئیسای مەسیح. هەروەها جێبەجێکردنی ئەم خۆشەویستیە بەسەر پەیوەندی کۆیلەکان لەگەڵ ئاغاکانیاندا و ئاغاکان لەگەڵ کۆیلەکانیاندا. هەروەها لە کۆتاییدا دەبینین کە چۆن ئەم بابەتە لە سەردەمی پەیمانی نوێدا کۆتایی بە کۆیلەتی لە کەنیسەی ناوخۆیی دەهێنێت. ئەمە لە کۆمەلگای ڕۆمانی ئەلمانیدا ڕووی نەدا، بەڵام لەو کاتەدا لە کلێساکاندا ڕوویدا بە گشتی ڕێبازێکی زۆر حەکیمانە بوو. بەڵام لێرەدا پۆلیسی نێردرا و مامەڵە لەگەڵ دۆخێکی تایبەت دەکات. هەروەها ئەوەی لێرەدا کردوویەتی ڕنگدانەوەی شێوازەکەی خۆیەتی کە هێشتا باسی دەکەین. دەتوانین ناوی ئەم بەشە بنین داواکاریە بەهێزەکەی پۆلیس و فلیمۆن. ئەمە لە نامەکەیدا بۆ فلیمۆن بەشی 1 ئاەتی 9 دەبینینەوە کاڵێت بۆیە هەرچەندە بە یەکبوون لە مەسیحدا مافی ئەوەم هەیە بۆ ئەرکی ئەجێبەجێکردنی فەرمانت پێ بکەم، بەڵام لەبەر خۆشەویستی نێوانمان. پۆلیس لێرەدا دەڵێت کە ئەو نێردراوی مەسیحە دەسەڵاتی ئاراستەکردنی فلیمۆنی هەیە بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکەدا. بەڵام ئەمەی نەکرد، داواکارێکی زۆر بێفیز و شخصی ئاراستە کرد. پۆلیسی نێردراو درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت منی پۆلیسی پیرەمێرد ئێستا کە لە پێناوی ئیسای مەسیحدا گیراوە. لەو کاتەدا بۆ ماوەی 2 ساڵ زیندانی کرابوو. هەروەها ئەم نامەیە بۆ فلیمۆن دەنووسێت و بەردەوام دەبێت و دەڵێت داواکاریەکم لێت هەیە سەبارەت بە ئۆنسیمۆسی کوڕم. بە دڵنیاییەوە لەم ساتەدا فلیمۆن زۆر سەری سوڕماوە، چونکە پۆلیسی نێردراو ناوی ئەو کەسەی هێناوە کە دزی لە فلیمۆن کردو مامەڵەی لەگەڵ کردووە. ناوە کوڕەکەم، داواکاریەکم لێت هەیە سەبارەت بە ئۆنسیمۆسی کوڕم، ئەوەی لە بەندیخانە لە ڕێگەی منەوە باوەڕی هێنا. لەم بەشەدا داواکاریێکی زۆر شخصی دەبینین، بەڵام پۆلیس درێژە بە قسەکانی دەدات و داواکاریێکی زۆر ڕێزدار دەبینین کاتێک دەڵێت ئەو دەنێرمەلات کە جگەرمە. ئەمەش دەربرینێکە سۆز و هەستیاری و حکمەتی تێدایە. ئەمە فێڵ نییە، بەڵکو پوختیە لە دڵەوە. بەردەوام دەبێت و دەڵێت حەزم دەکرد لە لای خۆم بیهێڵمەوە تاکو لە جێی تۆ خزمەتی من و کۆتوبەندکراو لە پێناوی مزیێنی مەسیح بکات. بەواتایەکی تر ئەم کەسە بەڕاستی یارمەتی پۆلیسی نێردراو دەدات کە لە زیندانەکەدایە. هەروەها پۆلیسی نێردراو بە فلیمۆن دەڵێت دەیەوێت بیر لە گەڕانەوەی بکاتەوە و خزمەتکردن لە ماڵەکەی فلیمۆندا. بۆیە فلیمۆن خزمەت بە پۆلیس دەکات. ڕەنگە بتوانین ئەوە بخەینە بەر چاومان کە لە مێشکی فلیمۆندا چی دەگوزەرە. ئەم قسانە لەگەڵ هاوسەرەکەی و خێزانەکەی و کلیسای ناوماڵەکەی باس دەکات. پۆلیسی نێردراو درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت بەڵام نەمویست بێ ڕەزامەندی تۆ هیچ شتێک بکەم تاکو چاکەکەت
بەخواستەوە بێت نەک بە ناچاری. پۆلیسی نێردراو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بابەتەکە ڕوون دەکاتەوە، بەڵام وشەگەلێک بەکاردەهێنێت کە هەستیارێکی زۆر بەرزیان تێدایە. هەروەها هەروەک پێشتر وتمان ئەویش لەسەر ئەم بابەتەی نووسیوە. هەروەها دواتر لە نامەکەیدا بۆ کۆلۆسیەکان لە کۆلۆسی بەشی 4 ئاەتی 7 ئەفەرمێت تیخیکۆس هەموو هەواڵێکی منتان دەزانێ، برایەکی خۆشەویست و خزمەتکارێکی دڵسۆز و هاوکاری ئێمەیە لە خزمەتکردنی مەسیحی خاوەنشکۆ، بە تایبەتی بۆ ئەوە ناردوومەلاتان کە هەواڵی ئێمە بزان و وەرەتان بەرز بکەنەوە. داو ناوی تیخیکۆس لە نامەکەی پۆلستا چەندین جار هاتووە، وەک بەندەیەکی زۆر دڵسۆز دەچینە لایەن و پێیان دەڵێن بە تایبەتی بۆ ئەوە ناردوومەتە لاتان کە هەواڵی ئێمە بزان و وەرەتان بەرز بکەنەوە، ئەوە لەگەڵ ئۆنسیمۆس دێت. ئەمە ئەو کۆیلەیە کە دوای ئەوەی دزی لە فلیمۆن کرد هەڵاتە بوو. ئەو لەگەڵ ئۆنسیمۆسی برای خۆشەویست و دڵسۆز ئەوەی لە خۆیانە هەواڵی هەموو شتێکی بۆتان دەنێرێت. بە ئەگەرێکی زۆرەوە کلیسای کۆلۆسی زانیوێتی کە چی بەسەر ئۆنسیمۆس تا هاتووە. هەروەها نامەی تایبەتی پۆلسی بۆ فلیمۆن سەبارەت بە ئۆنسیمۆس، ئەگەرنا ئەوان سەریان سوور دەما لە شێوازی وەسفکردنی پۆلس بۆ ئەو، لەوانەیە زۆر بەتوندی مامەڵیان لەگەڵ کرد بێت. نامەی پۆلسی نێردرا بە فلیمۆن ڕێگەی خۆش کرد و بناغەی ئەم دۆخەی دامەزراند. هەروەها نامە گشتگیرترەکەی بۆ کۆلۆسیەکان. ئەمەش ڕنگدانەوەی حەکیمانەی زۆر بوو لەلایەن پۆلسەوە. تێبینیە وشانە دەکەین کە دوای ئەوە نووسیوێتی کاتێک و هەموو کلیساکان نووسیان بڕوان لە بابەتی پەیوەندی نێوان کۆیلە و ئاغادا چی پێوتون. ئەی کۆیلەکان، لە هەموو شتێکدا گوێڕایەڵی گەورەکانی ئەم جیهانەتان بن. هەروەها دەتوانین لێرەدا زیندانیکردنێکی بچووک زیاد بکەین و بڵین دەتوانن ئۆنسیمۆس وەک نمونە و پێشڕە و لەم بابەتەدا وەربگرن، چونکە ئێستا وەک برایەک لەگەڵتانە و چیرۆکەکەی دەزانن. لێرەدا تەواوی دەکەین و بەم ئاەتەوە دەینە کۆتایی کە نەک تەنها ئەو کاتەی کە چاودێریتان دەکەن و ئەوەی داواتان لێ دەکەن ئەنجامی بن بە شێوەیەکی دڵسۆزانە، چونکە ئێوە لە مەسیحی گەورەمان دەترسن، هەرچیەک دەکەن بەدڵ بیکەن وەک بۆەوەی مەبۆنسیح بێت، نەک بۆ خەڵک، وابزانە لەلایەن مەسیحەوە پاداشی میراتەکەتان وەردەگرن. با هەوڵ بین وێنای ئەو کۆیلانە بکەین کە لە کۆلۆسی لەگەڵ خێزانەکانیاندا دەژیان، لەگەڵ بیستنی ئەم قسانە بیل لە ئاغا دڵسۆزەکانیان دەکەنەوە. هەروەها ئەنجامدانێکی جوانیان لە ژیانی ئۆنسیمۆس بینی. دەتوانین وێنەی ئەو کەسانە بکەین کاتێک ئەم ئامانامەی کۆلۆسی دەخوێندنەوە. فلیمۆن خۆی وەستا و نامەکەی خوێندەوە کە تایبەت بوو بە خۆی، بەڵام دەکرێت پێشتر هەمووی بۆ کلیساکە خوێن بێتەوە، وەک سەرەتایەکی دامەزرێنەرانە بۆ باسێکی گشتگیرتر. دەتوانین ئەم پەیوەندیە زۆر هەستیارە ببینین کە لە ژیانی پۆلسی نێردراودا ڕوویداوە. ئەم بەشە تەواو دەکات و دەڵێت چونکە خزمەتی مەسیحی خاوەنشکۆ دەکەن، بەڵام ئەوەی کاری خراپ بکات سزای خراپەی خۆی وەردەگرێت، خوددا لایەنگری ناکات. ئەمە ڕاستە، چونکە مرۆڤی خراپەکار هەیە و دەبێت مامەڵەیان لەگەڵدا بکەین. بەڵام بابزانین لە نێوان فلیمۆن و ئۆنسیمۆستا چووی ڕوویدا و ئێستا لە مەسیحدا بران. ئەوان تا ئێستا کۆیلێ بوون چونکە ئازاد نەکرابوو. هەروەها کتێبی پیرۆز ئازادی پێ ئەبەخشێ وەک کۆیلەیەک کە لە کۆمەلگادا دەژیا، بەڵام کتێبی پیرۆز دڵی هەمووانی ئازاد کردو، پەیوەندی لەگەڵ ئاغاکانیاندا ئازادی پێبەخشیون لە کاتێکدا هێشتا کۆیلە بوون. بەردەوام دەبێت و دەڵێت ئەی گەورەکان، ئێوە نمونەیەکی گەورەکان لە فیلمۆندا. ئەی گەورەکان، لەگەڵ کۆیلەکان بەدات پەروەری و یەکسانی هەڵسوکەوت بکەن، چونکە ئەزانن ئێوەش گەورەتان هەیە لە ئاسمان. ئەمانە ئەو قسانن کە پۆلسی نێردراو بۆ کلیسای کۆلۆسی نووسیوێتی. دەتوانین بزانین کە چۆن نامەکەی بۆ فلیمۆن یارمەتی دەربووە لە خۆشکردنی ڕێگا بۆ ئەمە. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن ئەوەیە هەرچەندە زۆر بمان لە ناو کلتورەکانی خۆماندا ڕوبەڕووی هەمان بارودۆخی سەخت دەبینەوە، بەڵام دەتوانین لە شێوازی پۆلس لە مامەڵەکردن لەگەڵ بابەتی کۆیلایەتی لە ناو جیهانی ڕۆمادا فێر ببین. ئەوەی دەتوانین لەم نامەیەوە فێر ببین، نەک تەنیا لە نامەکەی فلیمۆنەوە، بەڵکو نامەی کلیسای کۆلۆسی یان تەنانەت نامە بۆ کلیسای ئەفەسۆسیەکان، چونکە باسی ئەم بابەتەی بۆ ئەوانیش کردووە. ئەوەیە کە ئێمە بە هەستیاری خۆشەویستی و مەڵامەڵە لەگەڵ ئەم بابەتانەدا بکەین. ئەمە شتێکی زۆر گرنگە، بە تایبەت کاتێک ئێمە مامەڵە لەگەڵ بارودۆخێکی سەختدا دەکەین، وەگەڵ بارودۆخی کە ئەو کەسانەی تێدا ژیاون هەروەها بەشێکن لە جیهانی ڕۆمانی. لە نامەی پۆلس بۆ کۆلۆسیەکان بەشی 4 لە ئاەتەکانی 5 و 6دا پۆلس ئەم قسانەی وتووە: بەدانایی لەگەڵ ئەوانەی دەرەوە ڕەفتار بکەن. ئەوانە کێن کە لە دەرەوەن،
بێباوەڕان کە لە هەموو شوێنێکی دەوروبەرماندان کات بدۆزنەوە با قسەتان هەردەم پڕ بێت لە نیعمەت و خوێی سوێرکراو بێت تاکو بزانن چۆن پێویستە وەڵامی هەر کەسێک بدەنەوە. ئیسا ڕای سپاردین کە لەم جیهانەدا ڕووناکی و خوێ بین. پۆلیس تەنیا مامەڵە لەگەڵ پرسی کۆلایەتیدا ناکات بەڵکو مامەڵە لەگەڵ هەموو پەیوەندەکانماندا دەکات کە لە جیهانی دەوروبەرمان هەیە. بەڵام باڕوو بەڕووی ڕاستێک ببینەوە ئەمیش ئەمەیە هەندێک هێڵ هەن کە ناتوانین تیان پەڕێنین بە مانای سازشکردن لەسەر بنەماکانمان. هەمیشە باشترین شت کە دەتوانن بیکەن ئەوەیە کە ئێمە بە دوای ئەو نمونانەیەدا بڕۆین کە ئیسا پێی نادوین. ئەو کە لە خاچدرا سەیری ئەو کەسانەی دەکرد کە لە خاچیان دەداوتی باوکە لێیان خۆش بە چونکە نازانن چی دەکەن. ئەمە تەحەدایەکی گەورەیە بۆ ئێمە و ئیمانی هەمومان کە لە جیهانێکی شەڕەنگێزدا دەژین کە بەرەو شەڕەنگێزی دەڕوات. هەر بۆیە با بنەماکە بهێنینەوە بیری خۆمان کە دەڵێت بۆ ئەوەی پەیامی مەسیح بگوازینەوە بۆ جیهان دەبێت حکمت بەرامبەری هەمووان نیشان بدەین.